ماوەی زیاتر لە 4 ساڵە دۆخی کەرکووک نائاسایی و کردووەک و دەسەڵاتی ئیداری و سیاسی و ئەمنی پەراوێز خراوە. هەنگاوی جددیش نەنراوە بۆ تێپەڕاندنی ئەو دۆخە و ئاساییکردنەوەی دۆخی کەرکووک. ئەندامێکی سەرکردایەتی کۆمەڵی دادگەری کوردستان دەڵێت باهۆی ناکۆکی و دووبەرێکی نێوان حزبەکانی دەسەڵاتەوە هەنگاوی حزبە کوردستانەکان بۆ ئاساییکردنەوەی دۆخی کەرکووک بێئاکام بووە. سەبارەت بۆ حیزبانی شاری کەرکووک ئێمە زۆر جا قسەمان کردووە، زۆر جا داخۆشیمان لەسەرەوە کردووە کە پێویستە هەرێم بێتە دەنگ، بەڵام بەداخەوە کاتێک دێتە سەر ئەوەی کە فشارێک بکەین هەردوو حیزبی دەسەڵاتدار بە حکمی ئەوەی کە حکوومەتەکە حکوومەتێکی تا ئێستاش دوو ئیدارە و حیزببوونی پێوەی دیارە، ئێمە نازانی بەڕاتی وەکو حیزبەکانی کەرکووک بچینە لای چێ بڕیار بەدەستی سەرەکیە. ئایا ئەوەی کە پێشوازیت لێ ئەکا لە هەولێر پارتیە یان یەکێتیە یان بچی بۆ سلێمانی، ینی بۆیە تا ئێستا نە حکوومەت خۆی بە ساحیبی ئەم شارە ئەزانێ وەکو حکوومەتی هەرێمی کوردستان، نە ئێمەش ناتوان ینی قەنەعەتمان نییە هیچ کامێکیان بە یەکگرتووی بتوانن بە یەکگرتوو بێنە پێشەوە تا کێشەی کەرکووک چارەسەرکەن. هاوکات بەڕێوەبەری نووسینگەی کەرکووکی پەرلەمانی کوردستان حکوومەتی بەغداد بە کەمتەر خەم دەزانێ و پێی وایە نەیتوانیوە ڕێز لە ڕێکەوتنەکانی نێوان هەرێم و ناوەند بگرێ. ئەندامێکی پەرلەمانی عێراقیش دەڵێت حزبە کوردستانیەکان و حزبەکانی دەسەڵات بەرپرسن لە هەوڵدان بۆ چارەسەرکردنی دۆخی کەرکووک. وەزیری ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقی لە ماوەکانی پێشووتر ڕێکەوتنێک کراوە لەسەر ئاساییکردنەوەی دۆخی ئەم ناوچانە. لە شنگال چێ ڕێگر بۆ لەمانە؟ ئەوە هێزێکی چەکدارە سەر بە حەژی شعبی لە ژێر دەسەڵاتی حکوومەتی عێراقیە ڕێگرە لەمە. لەسەر ئاسی پارێزگای کەرکووک گەورە ئەفسەرێکیان بە ناوی سعات حەربیەداناوە کە لە گەورە بازرگانێک زیاتر هیچی تر نییە، ماوەی ساڵێک زیاترە ڕێگرە لەمە لە ئاساییکردنەوەی دۆخی کەرکووک لە کاتێکە گواستنەوەی تەنها بەنووکە قەڵەمێک و بەڕێگایکی زۆر ئاسایی ئیداری ئەکرا کە ئێستا ئەمە جێبەجێ کراوە. چێ ئەمەی جێبەجێ نەکردووە؟ ئایا کەمتەرخەمی لایەنە کوردەکان و حکوومەتی هەرێمی کوردستان یانەوە حکوومەتی عێراقیە کە خۆی لە جێبەجێکردنی ئەم ڕێکەوتانە ئەجێتەوە و احترامی ئەو واژوانە ناگرێت کە لەسەر پەڕی ڕێکەوتنەکانی کات. بەتاکید حزبە کوردستانیەکان بەرپرسن لەوەی کە وەزعی کەرکووک ئاسایی بکرێتەوە و بە تایبەتیش حکوومەتی هەرێمی کوردستان بەتاکید هەرێمی کوردستان و حیزبانەی کە لە دەسەڵات هەن ئەبێت تەرکیزیان لەسەر ئەوە بێ لە ڕێگای ئەوەی نەخشە ڕێگایەکمانەیە ئەمە کە مادەی 140 لە ئەبوایە لەگەڵ حکوومەتی عێراقیە مفاوەزات بکرایە و تەرکیز لەسەرەوە بکرایە وەزعی کەرکووک ئاسایی بکرێتەوە. بۆ مەستە تا ئێستا چەند لیژنەیەک دروست کراوە، گرنگترینیان ئەو لیژنەیە کە لە ڕێگای بەسەرپەرشتی نەتەوە یەکگرتوەکانە کە هەموو پێکاتەکانی کەرکووکی تایە ئەتوانم بڵێم زیاتر لە 95 کارەکانیان تەواو کراوە، هەم بۆی ئاسایی کرێتەوە لە ڕووی ئەمنی و عسکەریەوە و هەم لە ڕووی ئیداریەوە. بەتاکید کێشەی زەوی کوشکاڵەکان و کێشەی مادەی 140 ئەمە کێشەیەکی سەرەکی بووە لە ڕابردووە لەم چەند ساڵی کە لە دوای ڕفرەندۆمەوە ئیداری کەرکووک کێشەیەکی زۆری بۆ خەڵک دروست کرد. لە دوای ڕیفراندۆم و ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر بەهۆی نائاساییبوونی دۆخی کەرکووک و ناوچە کێشە لە سەرەکانی دیکەوە سەدان خێزانی کورد ماڵەکانیان گواستووەتەوە شارەکانی کوردستان. هەوڵەکانی حکوومەتی هەرێمیش لە بەیاننامە زیاتر نەبووە، ئەجەندای کۆبوونەوەی وەفدەکانی هەرێمیش بۆ بەغداد لە بودجە و دەستکەوتی حزبی هیچی بۆ ئاساییکردنەوەی دۆخی کەرکووک لە خۆ نەگرتووە. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.